معناه ام دعاء خوش يسكانم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يعني پروردگار داوات لي أكين. طبعا سنة إنسان كاتي داواك وسيلة بقريتها بر وباشترين وسيلة ناوجوانا كاني پروردگار الله رب بويا بيغمران بياوچاكان دائما بو داوایان کردووە لپاش حمد و سنای خوا صلوات لسر پیغمبر صلی الله عليه وسلم داوایان کردووە ربنا آتنا في الدنيا حسنة. پروردگار بکە بە وسیلە ناوجوانەکانی خوا بکە بە وسیلەت چونکە تۆ خوا پەروەردگارتە یعنی ڕەبتە خوا خالقتە بەدیهێنەرتە لە نەبوونەوە ڕزق و ڕۆزیت لای ئەوە بەڕێوەبردنی هەموو کاروبارەکانی ئەم جیهانە ئەو خاوەنێتی ئەو ئەتمرێنێ ئەو ئەتژێنێ ئەو نەخۆشتەخا ئەو لە شت ساغەکاتەوە هەرچی نیعمەتەکانی ئەم ژیانە هەیە واللهی لە ژێردەسی ئەوایە. بۆیە ڕەب وشەیەکی زۆر گەورەیە زۆربەی دوعاکانی قورئان بە ڕەب دەستی پێ کردووە ڕەبەنا پەروەردگارمان. و عادەتی قورئانیش وایە زۆربەی جار دوعاکانی جەماعین چونکە ئیسلام پێی خۆشە مسلمان لەگەڵ جەماعەت هەبێ و لەگەڵ جەماعەتە داوا بکە. ئەگەر خۆشت تەنیابی هەستەکەی مەلایکەکان لەگەڵتان مسلمانە ئیماندارەکان لەگەڵتان بۆیە بە ڕەبەنا داواکە. ئیسە سوورەتی فاتحە هەمووی جەمعە بە تەنیا نوێژەکەی لەبەر خۆتۆ بەڵام کاتێ داواکەی لە خوای تەعالا سەیرەکەی بە جەماعەت داواکەی. یعنی من تەنیا نیم ئەگەر تەنیا ئیماندارێکیش بی لەسەر ڕووی زەویە مەلایکەکانی خوا هەمووی لەگەڵتان جنە ئیماندارەکان لەگەڵتان. بۆیە قەت بە دوعای تەنیایی تا ئەتوانن مەیکەن دائما دوعای جەماعی بکەن. ربنا آتنا پێمان ببەخشە في الدنيا لەم دنیایە حەسەنە. دنیا خۆشەویستەکانم بۆیە ناوندناوە دنیا لەبەرەوەی لیدنوویها من الزەوال چونکە زۆر نزیکە لە تیاچوونەوە وسرعة زوالیها وحقارتها وغرورها. ئەم دنیایە زوو تیاچێ بۆیە ناونەریاوە دنیا نزیکە تیا بچێ زۆر بچووکە زۆر نزمە زۆر بێقیمەتە. ئەمەیە دنیا لەبەرەوە خۆشەویستەکانمان بێ قەدری بزانین یا ڕەبی پێمان ببەخشە لە دنیا حەسەنە ئەوەی چاکەیە لە ماڵ و مناڵ لە پارە و پول لە سەحەت و لە ساغی لە باوکی باش لە دایکی باش لە کوڕی باش لە ئەولادی باش لە کچی باش یا ڕەبی خوایە پێمان ببەخشە یا ڕەبی خوایە گەورەترین دوعا کە من زۆر جار دووبارەی ئەەکەمەوە و حەزەکەم ئێوەش زۆر جار دووبارەی بکەنەوە بڵێن یا ڕەبی خوایە یعنی کاتێ دوعای دنیاکەی بڵێ خوایە زەلیلی ژێر دەستی نامەردمان مەکە. چەند ناخۆشە ئینسان زەلیلی ژێر دەستی کەسانی نامەرد بێ. ئەمە ربنا آتنا في الدنيا حسنة حسنة ئەو معنایانە هەمووی ئەگرێتەوە بە کورت یعنی بە کورتی خوای گەورە بچووکی کردووە تاوەکو کورتی کردوێتەوە تاوەکو تۆ دائیم بتوانی بێڵێیتەوە. وفي الآخرة حسنة لە ئاخرەت هەر لەو کاتەوە ئاخرەت لەکوێوە دەسی پێکا هەر لەو کاتەوە مەلائیکەی مەرگ دێتە سەرسەرت دەسی پێکە حتا ئەچیتە بەهەشت ئەگەر خوا بی کاتە نصیبت و یان خەڵکانێک کە ئەچنە جەهەنەم خوای تەعالا پەناماندا. ئیتر ئەوانەی بینیشی تۆ داوا ئەکەی کە خوا هەموویت بۆ ئاسان کە یا ڕەبی خوایە سەکەراتی مردنمان لەسەر سوک بکەی یا ڕەبی خوایە قبرمان بۆ بکەیتە باخچەیەک لە باخچەکانی بەهەشت یا ڕەبی خوایە زینومان ئەکەیتەوە يعني ترسو لەرزمان لەسەر کەم بکەیتەوە یا ڕەبی خوایە مان خەیتە ژێر سێبەری خۆت یا ڕەبی خوایە کتێبەکانمان بی بەدەستی ڕاستمانەوە یا ڕەبی خوایە عەمەلە چاکەکانمان زۆرتر بێ لەسەر تای ترازوی حەسەناتەکانمان یا ڕەبی خوایە حوزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەنصیبمان بکەیت و لە ئاوەکەی بخۆینەوە بەدەستی مبارەکی خۆی یا ڕەبی خوایە لە پردی سیرات کارمان لەسەر سوک بکەی لەسەرمان ئاسان بکەی بۆمان فراوان بکەیتەوە بەرچاومان ڕووناک بکەی تا لەو پردەتی ئەپەڕین و ئەچینە ئەو بەرەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چاوەڕوانمانە و تا ئەمان خەیتە بەهەشت. ئەمانە گشتی بەری ئەماکەوە وفي الآخرة حسنة وقنا عذاب النار یا ڕەبی خوایە لە ئاگری جەهەنەمیشتمان پادە گەورەترین سەرفرازی و بردنەوە ئەوەیە کە تۆ لە ئاگری جەهەنەم ڕزگارت ببێ. سیرکن برا بەڕێزەکانم چی معنایەکی پڕ و فراوان لەم دوعایە کۆبۆتەوە.